ئافرەتێکی داما و تەمەنی 50 ساڵ 50 ساڵە ئەچێتە سەرەوە بە هەزار ڕەزالەت لەوێ ناو خۆی ئەنووسێ. بەڕاستی ئەمە وەکو خەمخۆریەک وەکو دڵسۆزیەک بۆ تۆی مسلمان ئەم ڤیدۆیم تۆمار کرد لێرە. فەچ جای بڕۆی ناو بنووسی لە بەردێک سەبێک کە ئینسان دروستی کردووە بڵێ دعوتم کە بۆ حەج. بسم الله الرحمن الرحيم وصلى الله وسلم وبارك على نبيه المصطفى وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. خوشکان و برایانی مسلمان، شتێک هەیە ئەمڕۆ سەردانێکی کێوی عەرەفەمان کرد، حەزم کرد شتێک هەیە وەکو بەرچاوڕوونیەک و وەکو بیرخستنەوەیەک. بەڕاستی کارەساتە کە خەڵکێک دێ وەکو سەردانی بۆ کێوی عەرەفە لە غەیری مەوسمی حەج ئەڕوات ئەو کێوە ئەو سەبەی کە دروستیان کردووە ئەڵەی موسەلەسی شەیطانە، خەڵکی ئەڕوا لەوێ ناو ئەنووسێ لەسەری، ناوی ئەنووسێ ناو خۆی و باوکی و باپیرەی و یان ناو خوشکەکەی و ناو ئامۆزاکەی دعوتمان بکە بۆ حەج. تەسەور بکە مسلمان هەیە بینیوێتی بە چاو خۆی خەڵک بەرامبەری نوێژ ئەکا وەکو کەعبە پەنا بە ئەڵڵا. بۆیە ئەمە زۆر تاوانێکی عەجیبە، زۆر تاوانێکی خەتەرە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پەروەردگار هەڕەشەی لێکە ئەفەرمێ لەئین ئەشرەکتە لەیەحبەطەنە عەمەلوک. ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر هاوڵمان بۆ بڕیار بدەی کردەوەکانت تێک ڕاپوچەڵ ئەکەینەوە. فەچ جایی بە داماوێکی وەکو ئێمە، داماوێکی وەکو ئێمە بڕۆین دەست بساوینە ئەو بەردەیە و لەوێ ناو خۆمان تۆمارکەین دعوتمان بکە بەرامبەری نوێژ بکەین پەنا بە ئەڵڵا. بۆیە زۆر گرنگە خوشک و برایی مسلمانی کوردم کە هاتی بۆ ئێرە بۆکو سەردانی بۆ کێوی عەرەفە کە بەرچاوڕوونیەک دەبێت لە داهاتووە پەروەردگار دعوتت کا بۆ حەج، هیچ شتێکی مقەدەساتی تیان نییە بەنابەت شتێ ئەوێ لەوێ دعوت بنووسی. بۆیە داوات لێ ئەەکەم بە تایبەتیش لەو برانی کە خەڵک ئەهێنن بۆ حەج و عەمرە بەو خەڵکە بڵێن کە ئەم شتە شتێکی تاوانە، ناکرێ خەڵک بێنی تەنها بۆی ئیسفادەیەکی کەمی دنیایی بکەی کابرا دینەکەی لەدەست بدا، یان ئافرەتێکی داما و تەمەنی 50 ساڵ 55 ساڵە ئەچێتە سەرەوە بە هەزار ڕەزالەت لەوێ ناو خۆی ئەنووسێ. بەڕاستی ئەمە وەکو خەمخۆریەک وەکو دڵسۆزیەک بۆ تۆی مسلمان ئەم ڤیدۆیم تۆمار کرد لێرە. داواکەم لە پەروەردگار من و تۆ عاقیبەت خێر بکە، لە ژەنگ و ژاری شیرک و بیدعەت و خوڕافەتمان پارێزێ و عاقیبەت خێرمان بکە و کردەوەکانمان لێ وەرگرێ و ئەوەش بزانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ من ئەحدەث فی ئەمرینا، لە شوێنێکی ترا ئەفەرمێ من عەمل عەمەلا لەیس عەلەیه ئەمڕنا فەهوە ڕەد. هەر کردەوەیەک بکەی پێ بەپێی شەرع نەبێ فەچ جای بڕۆی ناو بنووسی لە بەردێک سەبێک کە ئینسان دروستی کردووە بڵێ دعوتم کە بۆ حەج. فبۆیە داواکەم لە پەروەردگار عاقیبەت خێرمان بکە و هەموو لایەکمان پارێزراو بکە، وامان لێ نەکا بەدەستی خۆمان ماڵی خۆمان کاول بکەین لە ڕۆژی قیامەتا مایە پوش دەم لە پەروەردگار ئەوەی ئەو ڤیدۆیە ئەبینێ و ئەوەی لە پشتی کامیرەکەەوە تەسویرەکە بەخۆیشمەوە پەروەردگار ئەم شوێنەمان بەنسیب بکە لەو ڕۆژەی إن الله يباهي بهم الملائكة کە مەلائیکەتەکان پەروەردگار پێیانە فەرمێ بسەیری عەبدەکانم کەن فەخر بە عەبدەکانیەوە کە ئێمەش یەکێ بین لەو بەندانەی کە لە کێوی عەرەفە دعوەتی حەج کرابێتین و یەکێ بین لەو عەبدانەی پەروەردگار پێمان بفەرمێ انظروا إلى عبادي أتوني شعثا غبرا، سەیری بەندەکانم کەن خۆڵاوین تۆزاوین هەر یەکیان لە کوڕنە و کۆچەیەکی ئەم زەویەوە هاتوون داوای لێخۆشبوون ئەکەن. داواکارم پەروەردگار من و ئێوە بەر عەفوی خۆی بخا، کردەوەکانمان لێ وەربگرێ، دعای خێرمان بۆ بکەن، لە دعای خێر بێ بەشمان مەکەن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.